دیمەنی چۆڵی خۆپشاندانەکان لە کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو بووە جێی سەرنجی هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەشێک پیان وایە چۆڵبوونی شەقام مەترسیە لەسەر داهاتووی ناڕەزاییەکان. بەشێکیش دەڵێن نەمانی متمانە بە خۆپشاندان و نەبوونی وەڵامی لایەنە پەیوەندیدارەکان هۆکاری سەرەکین. هەندێکیش پیان وایە نەبوونی قەرەباڵغی لەسەر شەقام واتای نەمانی ناڕەزایی ناگەیەنێت، بەڵکو بەڵگەیە لەسەر پەن خواردنەوەی تووڕەییەک کە زۆر گەورەترە لە توانای شەقامەکان و نەک ئاماژەی ئارامی و نەبوونی ناڕەزایەتی نییە، بەڵکو وەک نووسینی دێڕێکی ماتەمینی بووە لەسەر لاپەڕەی مێژووی شارێک کە ڕۆژانێک لە ئەنکەی ناڕەزایەتی بوو. کۆبوونەوەی نزیکەی 150 کەس لە بری هەزاران مرۆڤی خاوەن ماف و موچەخۆر زەنگی مەترسیەکی گەورەتر بۆ دەسەڵات لێدەدات کە لە بێدەنگیدا پەنگی خواردووەتەوە. لێرەدا و پرسیارە سەر هەڵدەدات کە ئایا خەڵک لە مافی خۆی خۆش بووە یان بێدەنگیەکان هەڵگری پامێکی ترسناکترە بۆ داهاتوویەکی نادیار. چۆڵکردنی گۆڕەپانی خۆپشاندانی ئاشتیانە بەواتای ڕازیبوون نییە بە دۆخی ئێستای داسەپێنرا و بەسەر خەڵکی هەرێمی کوردستان، بەڵکو بێدەنگێکی پڕ لە ماندووبوون و بێئومێدی کوشندەیە کە ڕەنگە دواتر بە شێوەیەکی دیکە خۆی دەربخات. گەلێک کە ساڵانێکە هەموو ڕێگەیەکی شارستانی و مەدەنیەکانی بۆ گۆڕانکاری و داواکردنی مافەکانی تاقی کردووەتەوە، چیتر باوەڕی بە هاوارکردن لە شەقامەکاندا نەماوە. خۆپشاندانەکان کە ڕۆژێک مای هیوە و ئومێد بوون زۆر جار بە توندوتیژی وەڵام دراونەتەوە و دەنگی ناڕەزاییان کپ کراوەتەوە کە بەپێی ئامارێک تەنیا لە مانگی شوباتی ساڵی 2025دا 54 چالاکی ناڕەزایی مەدەنی ئەنجام دراون کە زۆرینەیان داوای موچە و دامەزراندنیان دەکرد بەڵام بێ ئەنجام بوون. کاتێک شەقام بێوەڵام مایەوە سندوقەکانی دەنگدان بوونە دواپەناگا. هاوڵاتیان بەو هیوایی لە ڕێگەی دەنگەکانیانەوە گۆڕانکاری دروست بکەن ڕوویان لە بنکەکانی دەنگدان کرد، بەڵام دابەزینی بەردەوامی ڕێژەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا چیرۆکێکی دیکەی بێمتمانەیی دەگێڕێتەوە کە یان دەبێت دەسەڵات دەرچەیەک بۆ دەربڕنی ناڕەزایەکانی خەڵکو و خستنەڕووی ویست و بۆچوونە ئازادەکانیان بکاتەوە، یان دەبێت خۆی ڕێگای توندوتیژیان نیشان بدات کە ئەمەش تەنها لە قازانجی دەسەڵات و شکستی داخوازیەکانی خەڵکو و دەرگاکردنەوە بۆ سەرکوتی زیاتر و لاوازبوونی قەوارەی هەرێمی کوردستان دەکاتەوە. هەرچەندە پێدەچێت دەسەڵاتداران بە بینینی چۆڵی خۆپشاندان و ناڕەزایەکان دڵخۆش بن وەک نیشانەی قبوڵکردنی ئەمری واقع لێکی بدەنەوە، بەڵام بۆ ئەوانەی خەمخۆری کۆمەڵگە و ئایندەی ئەم وڵاتان جێی مەترسیە و کاتیەوە هاتووە کە دەسەڵات ئەو داخوازانەی خەڵک جێبەجێ بکات کە خۆی دانی بە ڕەوایەتیاندا ناوە.